جا شەشەمین و کۆتەهەمین لە فەزڵ و گەورەی ناوەکانی خودای پەروەردگار بریتیە لەوەی کە ئینسان ئەگەر ناوەکانی خوای گەورە بناسێت لەگەڵیان تێک هەڵبێت چاکتر لە خوای پەروەردگار دەترسێت، چاکتر بەندایەتی بۆ دەکات. بۆچی ئینسان هەتاوەکو زانابێ بە خوای گەورە، هەتاوەکو خوای گەورە چاکتر بناسێت لە ڕێی ناو و سیفەتەکانیەوە، بێگومان خدای پەروەردگار چاکتر دەناسێت، چاکتر بەندایەتی بۆ دەکات. هەمومان دەزانین خوای پەروەردگار هەیە، بەڵام هەمومان وەکو خۆی خوای پەروەردگار ناناسین. برام لەگەڵی تێکەڵ نەبووین، لەلامان نەبووتە یەقین. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێت ئینەما یەخشە الله من عیباده العولەماء، ئەو کەسانەی کە زۆر لە خوای پەروەردگار دەترسێن ئەو کەسانن کە زانان، کە خوای گەورە چاک دەناسن، نەک عیلمیان هەیە عیلمێکی ڕوت. ئەو کەسانەی کە خوا ناسن لەگەڵ خوای گەورە تێکەڵ بوون، چاکتر خوا دەناسن لە هەموو کەسێک چاکتر لە خوای پەروەردگاری خۆیان دەترسن. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەنا ئەعلەمکم بالله، ئەمن لە هەمووتان چاکتر خوای گەورە دەناسم، وأشدكم له خشية، ولا هموشتان زیاتر لە خوای پەروەردگار دەترسم. کەواتە ئینسان تا چاکتر خوای گەورە بناسێ بێگومان چاکتر لە خوای گەورە دەترسێ و بەندایەتی بۆ دەکات. ئەنجا یەکێکیش لەو ڕێگانەی کە ئینسان خوای گەورەی پێدەناسێت بریتیە لە ناسینی ناو و سیفەتەکانی خوای پەروەردگار. ها بەرام لە کوردەواریدا قسەیەک هەیە دەڵێن لەوەی بترسێ لە خوای ناترسێت، بەڵێ لەوەی بترسە کە لە خوای پەروەردگار ناترسێ و لە خوای پەروەردگار بێ ئاگایە. بەڵام ئینسانێک لە خوای پەروەردگار بترسێت بەڕاستی ئینسان لێی ناترسێت. بۆیە یەکێک لە زانایان بە ناوی ئەبوو سولەیمان دەفەرمێت هەر کاتێک ترس لە دڵی ئینسان دوور کەوتەوە بەڕاستی دڵ و دەرونی ئینسان خراپ دەبێت. وهروها محمد رات النابلسي قوتيتي رأس الحكمة مخافة الله، براستي شلپوپي كارزاني وحكمته لزاني بريتية لا ترسان لخداي پروردگار. يعني چی ترسان لخواي پروردگار؟ يعني إنسان وابد دستي نچيته هيج حرامك، يعني إنسان وابد لخواي پروردگاري خوي بترسه هيج حرام وقدغ كراوك نكاد، قدغ كراوكاني خداي پروردگار نشكينيد.